کەمتر لە 4 ڕۆژ ماوە پرۆسەی هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا دەست پێ بکە بەشێکی زۆر لایەنە فەربیەکان و نافەربی ڕاپرسی دەکەن و دەچنە ناو خەڵک باسی ئەوە دەکەن چێ سەر دەکەوێت چێ سەر ناکەوێت تاوەکو ئێستا بەشی هەر زۆری دەڵێ ئەکرەم ئیمام ئۆغڵو لە بەشێک لە ڕۆژنامەکان ئاماژە بەوە دەدەن زیا عوزێری هاوکارم لەگەڵمە زانیاری وردمان پێدەدات سەبارەت بە هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا دوێنێ ئەکرەم ئیمام ئۆغڵو لەگەڵ کوڕم هەریەکە لە کەناڵێکی جیاواز دیداری تیڤیانە بوو. بەڵێ زۆر سوپاس کامەران. هەرچەندە ئێمە باز لەوە دەکەین کە هەڵبژاردننی شارەوانیەکانە بەڵام پێویستە ناوڕۆکەش بڵێین لەم هەڵبژاردنەدا تەنیا گەورە شارەوانی یاخود سەرۆک شارەوانی هەڵنابژێردرێ. ئەندامی ئەنجومەنی پارێزگا، ئەندامی ئەنجومەنی شارەوانی، سەرۆکی شارەوانی لەگەڵ موختارەکان هەڵدەبژێردرێ. واتە هەڵبژاردنێکی فراوانە. ڕۆژنامەکانیش هەموو ئاماژەکانی تێدایە بێگومان 4 ڕۆژ ماوە وەک ئەوەی کامەران باسی کرد بۆیە گەرموگوڕێکی زیاتر هەیە. یەکەم ڕۆژنامەی سەبەحە لەم ڕۆژنامەیەدا بڵێ لە ڕۆژنامەی سەباح یەکەم مانشێتی ڕەزەب تەیب ئەردوغانە کە لە پارێزگای یۆزگاتە لە بەرامبەر 50,000 کەس ئاماژەی بەوەدا کە ئابووری تورکیا بێگومان لە ڕابردوو باشتر دەبێت. یەکێک لە مانشێتەکانی ڕۆژنامەی سەباح ئەوە بوو دەڵێ هێزی بەکاربەری هاوڵاتیان زیاتر دەکەن. هاوکات ئاماژەی بەوەش کردووە دەڵێ لە نیوەی ئەم ساڵ واتە لە دوای 6 مانگ و دوای مانجی نیسانەوە ڕێژەی هەڵاوسان دادەبەزێ. تەنیا ئەمە نییە بێگومان ڕۆژنامەی سەباح چەندین بابەتی جیاوازیشی لەخۆگرتووە. من دەمەوێت زیاتر ئاماژە بە ناوەڕۆکەکانش بکەم بەڕاستی. بۆ نمونە خەبەرێکی تێدایە تایبەتە بە دەم پارتی ئاماژەی بەوە داوە کە ئاخۆ بۆچی دەم پارتی ناتوانێ دەنگدەرانی خۆی لە ئیستانبول پێکەوە بگرێت. خۆتان دەزانن لە ڕاپرسیەکان ئاماژە بۆ دەدرێت کە دەم پارتی یاخود دەنگەکانی کاندیدی دەم پارتی 4 بۆ 5 لە کاتێکدا لە 2023 واتە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی دەم پارتی لە ئیستانبول دەنگەکانی لە سەدا 8.8 بوو. ئەمە ناوەیەکێک بوو لە ناوەڕۆکەکانی ڕۆژنامەی سەباح. ڕۆژنامەی دووەممە ڕۆژنامەی سۆزجویە کە زیاتر وەکو ڕۆژنامەیەکی ئۆپۆزیسیۆن دیارە. تازە کامەرانیش ئاماژەیەکی بە مانشێتەکانیدا بوو بەڕاستی. دوێنێ شەو موراد کوڕوم و ئەکرەم ئیمەمۆغڵو لە 2 کەناڵی جیاواز لە بەردەم ژمارەیەک ڕۆژنامەوان دانیشت بوون. بێگومان پرسیاری زۆریان نێکرا لەبارەی پرۆژە، لەبارەی سیاست، لەبارەی زۆر شت. ڕۆژنامەی سۆزجوو دەڵێ ئەکرەم ئیمەمۆغڵو زیاتر لە موراد کوڕوم بینراوە. بەپێی چ؟ بێگومان بەپێی ئەو ڕێتینگانەوە یاخود بەپێی ژمارەی بینەرانەوە هەموو داتاکانی داناوە. بەپێی ئەو داتانی کە بەردەستی ئێمە دایە ئەکرەم ئیمەمۆغڵو لە سەدا 18.57 بینراوە. لە کاتێکدا موراد کوڕوم لە CNN ڕێژەکەی کەمترە لەو 9.92. بێگومان چەندین نووسری بەناوبانجیش لە ڕۆژنامەی سۆزجوو هەیە و هەمیشە خامەکانی خۆیان لە خزمەت ئەم هەڵبژاردنە دەنووسن و بەکاری دێنن. بۆ نمونە یەکێک لەوانە ئایتونچ ئارکینە ئاماژەی بە دەم پارتی داوە. مانشێتەکەی زۆر سەرنجڕاکێشە دەڵێ ئەخۆ هەر بەجددی دەم پارتی بۆتە 2 بەش. لە بنەم مانشێتەش وێنەیەکی لەیلا زانا و وێنەیەکی تونجار بەکرهان هاوسەرۆکی دەم پارتی داناوە. ئەنالیزێکی جوانی تێدایە ئاماژە بۆ دەکات کە بۆچی لەیلا زانە دوای ئەم هەموو ڕووداوە دوای شکست هێنانی پرۆسەی ئاشتی لە تورکیا بۆچی ئێستا جارێکی دیکە هاتووەتە سەرستێج و پاڵپشتی خۆی بۆ حزبەکەی ڕاگەیاندووە. ئەمە بابەتێکی گرنگ بوو لە ڕۆژنامەی سۆزجوو. هاوکات ڕۆژنامەی حڕیەت لە دەسەڵات نزیکە ئەویش بە هەمان شێوە مانشێتی ئەردوغانی بەکارهێناوە کە دەڵێ هەرچەند موچە زیاد دەکەن هەرچەندە ڕێژەی موچە لە تورکیا زیاد دەبێ بەڵام ئەمە ئەنجامێکی نابێ چونکە هەڵاوسان کێشەیەکی زۆر گەورەیە بۆتە بەڵا بەسەر
هاوڵاتیانی تورکیا. بۆیە باشترین شت ئەوەیە ئێمە بتوانین هەڵاوسان لە تورکیا دابەزێنین. ئەمە ماشێتی ڕەزەب تەیب ئەردوغانە لە ڕۆژنامەی حڕیەت. هاوکات لە نێو ڕۆژنامەکەدا کۆمەڵێک نووسەری بەناوبانجیش هەن، ئەوانیش بە هەمان شێوە ئاماژەیان بەوە داوە ئەم هەڵبژاردنە ڕۆژەوی سەرەکی پرسی ئابووری دەبێت. بۆیە هەر لایەنێک بەڵێنەکانی لەسەر ئابووری بێ بێگومان ئەوان چانسیان زیاترە. کۆتا ڕۆژنامەشم ڕۆژنامەی جمهوریەتە. ڕۆژنامەی جمهوریەت قسەکانی سەرۆکی جەهەپەی بەکارهێناوە بۆ ماشێتەکەی خۆی. لە پەیامەکەیدا بانگەوازێکی ئاراستەی لایەنگرانی ئی پارتی کردووە. دەڵێ ئەوانەی دەنجیان بە ئی پارتی داوە کەسانی بەویژدانن. بۆیە داوا دەکەین لەم هەڵبژاردنە بێن و هاوپەیمانێتی وێژدان دروست بکەین بۆ ئەوی بتوانین لەم هەڵبژاردنە سەرکەوتوو بین. لە ناوەڕۆکەکەشیدا ئاڵتەن ئۆیمەن گۆشەیەکی هەیە. ئاڵتەن ئۆیمەن یەکێکە لە سەرۆکەکانی جەهەپە کە پێشتر سەرۆکایەتی جەهەپەی کردبوو بەر لە دەنیز بایکاڵ. ئاماژی بەوە داوە دەڵێ تەرەتە خەبەر یاخود تەرەتە کە کەناڵی فەرمی تورکیایە تەنیا 67 چرکە شوێنی بۆ جەهەپە کردوێتەوە. لە بەرامبەردا پارتی دەسەڵات واتە ئاک پارتی لە ماوەی بانگەشەی هەڵبژاردنەکاندا 6.5 سەعات ماوەی هەبووە. بێگومان ئەمە بۆ ڕۆژێکە، واتە لە ڕۆژێکدا دەسەڵات یاخود ئاک پارتی زیاتر خۆی لە تەرەتە پیشانداوە و ڕێگەیان پێدراوە کەوا بتوانن بانگەشەی خۆیان بکەن. هاوکات یەکێک لە نووسەرە گرنگەکانی ڕۆژنامەی جمهوریەت مستەفا باڵبایە. مستەفا باڵبای پێشتر پەرلەمانتاری جەهەپە بوو. ئەویش تەکتیکەکەی ئەردوغانی بەکارهێناوەتەوە. دەڵێ بڕۆن لەگەڵ خانەنشینان قسە بکەن و بە کەسوکارەکانیان بڵێن بابێن دەنگ بە جەهەپە بدەن، بابێن دەنگ بە کاندیدەکەی جەهەپە بدەن. ئەمە ماشێتی ڕۆژنامەکان بوو. کامەران وا دیارە لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردنەکان ماشێتەکان گەرموگورتر دەبێت. بێگومان گەرم و گورتر دەبێت، بەڵام ئەوەی من تێبینیم کرد لە خوێندنەوەی بەشی زۆری مانشێتەکان ئەوەندەی گرنگی و بایەخ بە ئاک پارتی جەهەپە دەم پارتی دەدرێت، ئی پارتی ئەوەندە بایەخی پێ نادرێت، هەرچەندە ئەویش کورسێکی زۆری هەیە، جەماوەرێکی زۆریە. بەرحاڵ دەست خۆش بێت زیا وزێری کە لەگەڵمان بووی. دەست خۆش. بەڕێزانم